ساڵانە و لەگەڵ هاتنی وەرزی هاویندا کێشەی کەمئاوی ڕوو لە بەشێکی زۆری گەڕەکەکانی قەزای چەمچەماڵ و ناحیەکانی دەوروبەری دەکات. بەڕێوەبەری فەرمانگەی ئاوی چەمچەماڵیش دەڵێت تاکە چارەسەر بۆ بنابڕکردنی کێشەی کەمئاوی چەمچەماڵ جێبەجێکردنی پرۆژەی ئاوی گۆبتەپا چەمچەماڵە. باسیشی لەوە کرد زیادەڕۆیەکی زۆر کراوەتە سەر بۆ ڕێەکانی ڕاکێشانی ئاوی سنوورەکەیان. شۆڕش و چەمچەماڵ ناوچەیەکە دوورە دەستە لە سەرچاوی ئاوەوە و یەک لەو پرسیارانەی جەنابەت کۆتایهێنان بە کێشەی ئاوی ئەم سنوورە گۆبتەپە چەمچەماڵەوە کە ئیش و قسە و بابەتمان زۆر لەسەری کردووە و بەڵێ ڕاستە لە هەموو وەرزی گەرما کە کێشە ئاوڕۆدا خەڵک پێداویستی زیادە بێ لەسەر ئاو. ئەو بۆڕێی لە سلێمانیەوە دێ بۆ چەمچەماڵ خەتی گواستنەوەی گشتی پێڵێن ئەو بە خەتی استراتیجیە. ئەو بۆڕیە لە نەزەری مناوەکو مهندیسێک ئەو بۆڕیە کۆتایی بە عمری هێناوە وەز من لە نووسراوەشم کردووە لەسەری ئەو بۆڕیە عمرە زەمانەکەی کۆتایی پێهاتووە و ئەو بۆڕێش کە لە سلێمانیەوە دێ بۆ چەمچەماڵە بۆڕێ بەتاکید بەر تەجاوزات کەوتووە بەر لێدان کەوتووە و ئێمە بە پێی ئەوەی توانیمانە ئەو فەرمانگانە و بەڕێوەبەراتی ئاوی دەوروبەری سلێمانیش نێڵین و توانیمانە هەنێ لەوانە لەسەر بۆڕیانە کەم بکەینەوە. بە گوێرەی زانیاریەکان لە ماوەی 24 کاتژمێردا قەزای چەمچەماڵ و ناحیەکانی دەوروبەری پێویستیان بە 40,000 مەتر سێجا ئاو هەیە، بەڵام لە ئێستادا کەمتر لە 24,000 مەتر سێجا بۆ سنوورەکە دابین دەکرێت بە ناحیەی بازیانیشەوە. سەبارەت بە بنەبڕکردنی زیادەڕۆیی بۆ سەربۆڕی ئاوی تاسڵوجە چەمچەماڵ قایمقامی چەمچەماڵ دەڵێت لیژنەیەکیان بۆ بنەبڕکردنی ئەو دیاردەیە پێچێناوە و ژمارەیەکی زۆر لە زیادەڕۆیەکان لابراون و سەرپێچیکارانیش سزادراون. چەمچەماڵ لە چاو ساڵی پار ئێستا ڕۆژانە ناگاتە 6 ڕۆژ لە شۆڕش ئاو هەیە بەردەوام. ئەگەر گرفتی ڕێگای سەرچیمان نەبێت لە هاتنی ئاوی دوکان بۆ چەمچەماڵ من بەڵێن دەدەم ناهێڵین لێ 6 ڕۆژ زیاتر تێپەڕێ و بەڕاکێشانی خەتی دوویکانی شەیتان هەوڵ دەدەین ببێتە 3 تا 4 ڕۆژ. ئەمە مزجێنیی خۆشەوە گرفتی هاوی ئاومان لە هاویندا زۆر کەم دەبێت لە چاو ساڵی. ئەمە 77 تجاوزمان بڕیەوە لە هەوڵداین بەردەوامیش دەیبڕین بۆ ڕێژەی ئاو زیاد بکەین بۆ دانیشتوانی سنووری قەساکە. لە مێژەوە باوباپیرانی ئێمە وتویانە ئاوەدانی، بەڵام ئەم ئاوەدانی کە ئێسێمە لێی وەستاوین کە قەزای چەمچەماڵە بە درێژای 27 ساڵی دەسەڵاتدارەتی کوردی و لەگەڵ هاتنی وەرزی هاوین و گەرمادا کێشەی کەم ئاوی ڕوو لە دانیشتوانی ئەم سنوورە دەکات. بۆیە لە ئێستادا گەر لە هاوڵاتیەکی چەمچەماڵی بپرسی پێناسەی ئاو بکات دەڵێت ئەو گرێکوێرەیە کە دەسەڵاتدارانی هەرێمی کوردستان لە ماوەی 27 ساڵی دەسەڵاتدانا مەبەستیان نەبووە بیکەنەوە. جەلال جەباری، کەناڵی ئاسمانی پەیام، چەمچەماڵ.